خەڵوزش پێشتر بەما شەواز هەر بە 1500 نەبوو ئێستا بۆ تا 2000 لە جوملا عینێ بە 2.5 دێنەوە زیاتریش ئەو ژوای کیلۆگلێکی زۆرمانە سەر بێت جگە لە بەرهەمە هاوردەکراوەکان لە نێو بازار بەرهەمە ناوخۆیەکانیش نرخیان گۆڕانی بەسەرداتوە یەکێک لەو بەرهەمانەی کە لە ناوخۆی هەرێمی کوردستان بەرهەمدێ دار خەڵوز کە بەراورد بە پێش جەنگی ئێران ئیسرائیل تەنانەت دوای وەستانی جەنگەکەش ئەم بەرهەمانە نرخەکان هەر بەرەو گرانبوون و زیاتر گرانبوونە من دەچمە لای فرۆشیاری یەکێک لەو بەرهەمانە بزانم نرخەکان لە ئێستادا چۆنە سڵاوت لێبێ پێمان بڵێ نرخی خەڵوز و دار لە ئێستادا چۆنە سڵاو تۆش مامۆستاجان بەخێر بێ وەڵای پێشتر بۆ نمونە نرخی ئەو دارە بە جوملا 1500 بوو 1400 بە دوومان دەفرۆشتەوە بە ئێستا زۆر گران بووە بۆتە 2000 لە جوملا یعنی ئێمە بە نرخێکی زیاتر بیفرۆشتنەوە بە 2.5 ئەو ژوای کرۆ مشتریشت گلێمان لێ بکەن لەسەر ئەو نرخێکی هەیەی خەڵوزش پێشتر بەما شەواز هەر بە 1500 نەبوو ئێستا بۆ تا 2000 لە جوملا عینێ بە 2.5 دێنەوە زیاتریش ئەو ژوای کیلۆگلێکی زۆرمانە سەر بێت پاستی لەسرە بەهۆی بەهارەوەیان هۆکارەکە بەهارەیان هەر گران بۆ شتەکان وەڵای مەسەلە خواستەکە نییە بەس بە باران خواستی هەر لەسەری جان خەڵک ببوونەی گەشت و سەیرانەوە دەیبات ئەوە ژوای کردووە ئەنی گیانی کە بڵێ یان بەبوونی ئەو شەڕە شێوەستە مامۆستا کاریگەری زۆر لەسەرمە بەس ئەو شەڕە پەیوەندی بە بەرەمی ناخۆ نیە چۆی خەڵوز و داری خۆمانن پێویست ناکە گران بکرێن چونکە پێشتر بە 1500 بووە ئەم بۆ دومان دەفرۆشتەوە نرخێکی گونجاوە ئێستا بۆ تا 2000 لە جوملەوە دەبێت بە 2.5 فرۆشتنەوە خەڵک هەر وەک جاران دەیکڕێ ناوەڵا کەمتر بۆبوونی گرانیەوە کەمتر دەیکڕێت باشە باس لەوە دەکرێت کە نرخی سەوزەش کە بەرهەمێکی ناوخۆ لە ناوخۆ بەرهەم دێت بە هەمان شێوە گران بووە تاکی وڵا سەوزەشی خۆمان هەستە بۆ نمونە سڵق و شوید گران بوو نەشوید ینی پێش دەستکی بە 500 بوو ئێستا بۆ دەستکی بۆ تا 1000 ینی ئەو ژوای کردووە خەڵکە میکڕێت باشە پێت وایە لەبەر بەهار ئەو نرخانە گران بوونە یان پەیوەندی بە چیەوە هەیە وەڵای مەسەلە بەهارەکەی نییە مەسەلەی وڵیا خۆمان هەموو شتێکیدا دەخۆزنەوە بۆی بۆ بۆنی ئەو شەڕۆ شتیان گران کردووە بارەکە ژوای لێ کردووە بۆ نە گەڵامی دەرەچێت لەگە گەڵامیەکەی شودش گران دەکەن دەستەکان خۆش بێ سپاس دەکەم بەڵێ ئەمە بەگشتی بەرهەمی ناوخۆیی کە لە ناوخۆی هەرێمی کوردستان بەرهەم دێ بەڵام گران بووە بەگشتی هەموو بەرهەمانە لە بازاردا نرخەکان بە بەراورد بە پێشتر جیاوازی هەیە